دسقایک بارانی دا گالریا دهوک هنرمند و هنردوز برانبر تابلو پیکران کم کرنو ببابت و خواندنگه هنری جدا جدا خولاخو یا چارده یا هنر شوکاری وگر هنر به همی جورن خوبه طام و چیجکا تایبت ددت هست و درون مروی که هنر ناسناما گلانه و هنر سنوران در باز دکت و سنوران نانیاسید ببینیم گلت چه گیرن که افراد پشکداری دیوا بیستوال تو سادا بکتن یه گالری اجار کارت هنری چکو افراد خان نازکه هنری گلت چه کی نازکی و جانه نجاه که افراد مشارکت دابکت از بینم دبتر شیانت خود در برینیتن هەڵبەتە خۆی سەرەتا ئەتوان بڵم جێگەی دەستخۆشێت جێگەی تەقدیرەکە پێشەنگایکی ئاوازیاتر لە 120 هونەرمەندە سەر ئاسی کوردستان بە سەرجەم قەزاڵ پارێزگاکان و ناحیەکان و بەشدارن لە پێشەنگایکی ئەو وەژێرێکن لە هونەرمەندانی سەر ئاسی عێراق بە هەر سێ بوارەکەی وەکو نیگارکێشان و پەیکەر و سیرامیک و گرافیکەوانە هەڵبەتە ئەتوانم بڵم پێشەنگایکی ئاوا من بە ئاسێکی زۆر باش و زۆر گرنگی ئەزانم بۆ شتێکی ئاوا لە بەروی تۆ ژمارەیەک لە هونەرمەندان بەشدارە من ژمارەیەک لە کاری نوێ بەشدار ئەبێ لێرە کامەوە کاکە لینکێکی باش پەیوەندیشی باش دروست دەکات لە نێوان بەرهەمە و هونەرمەندانیشە هەلبەتە یعنی هەمی هونەر گرێدای یەکودونە وەک تابلو و موزیکژی یعنی یەک شوان هونەرانە و ئەمشی بێژین تو بيجي كاسك تابلو كي تشكت بموسيقى يتبع رابط احتمالات بشي بيجي تابلو يي بتر داهنان و تشتين هير تدابن جريدانا كا سرك يعني اكثر يا هي هلبت ادخولا چارده دایا گالریا دهوک 119 هنرمند و 119 تابلویان بجداری که سرانسری هرما کردستانه سلام بالای دنگ امریکا دهک